دڵ و قەلبی من گەر چەشنی لاو لە بێت و نەوتی تێبکەن، ئاگری دوژمن بێتە گیانم وەک چراو من پێ بکەن. شەقشەقیکەن گۆشت و ئێسقاون یەک بە یەخەی تێ بکەن. بێترس من دێمە مەیدان حوکمە ئازادیم دەوێ، گەر نەسووتێم و نەخنکێم چۆن هەژارم سەرکەوێ. دەچمە ناو جەرگەی هەژاراو نیشان مەشاونی وەک براو، ڕۆح و لاشەم یەژنەکاو بۆ میللەتێشی حەخراو. نەچمە ناو جەرگەی هەژاراو شام بەشاونی وەک براو، ڕۆح و لاشەم یەژنەکاو بۆ میللەتێشی حەخراو. بەو شەوی پڕ ترس و تاریک من نەسووتێم وەک چراغ، کۆمەڵەیدا ماوی هەژاران چۆن دەبینن بچنە پێش. لێم گەڕێن من با بسووتێم ببمە خاک و خۆڵەمێش، ببمە خاک و خۆڵەمێش با تا هەژارم پێ بگاو. با بسووتێم بەڵکە گەنج و لاوەکانم تێبگاو. بێنە مەیدان خوێن بڕێژێ تا حەقی خۆی پێ بگاو. با لە بۆ خوێن بڕێژێ دەرچێ دوژمن تا زواو. تا لە ناو میللەت نەمێنێ و فکری ئینسانی دەنی، نەک لە ناو مێشک بمێنێ و ببتە مادەی بۆ گەنی. شەعبی چاکی پێ نەخۆش بێ ببتە حاڵی مردنی، خۆشە مردن بۆ بەڵای واو هیچ و پوچ و پڕخەتەر، نەک عامل بە برسی و ڕوت و قوتی دەردەسەر. سامی قوربانی گەلت باو قەد مەژی بەم زیلەتاو، هەر کەسێ بمرێ لە ڕێگاوی نیشتمان و میللەتاو، نامرێ هەرگیز دەمێنێ چونکە خاوان غیرەتاو. خۆت بە قوربانی گەلت کاو فەرزە قوربانی لە بۆ.
نیشتیمانی حر سربست ملتکی سر بخور